بە ئامانجی بەرفراوانکردنی خزمەتگوزاریە تەندروستیەکان وەزیری تەندروستی حکوومەتی هەرێم سەردانی هەڵەبجەی کرد. سەرەتا لە سەنتەری تیشکی شەید محەممەد حەمامین بە ئامادەبوونی پارێزگاری هەڵەبجە و لێپسراوانی کارتی تەندروستی ئامێرێکی تایبەتی بە پشکنینی یەسک خستە کار. دواتر نەخۆشخانەی تایبەتی بە مناڵان و مناڵبوونی هەڵەبجە دوای نۆژەنکردنەوە جارێکی تر بە ڕووی وڵاتیاندا کردەوە. وەزیری تەندروستی حکوومەتی هەرێم لە کۆنگرەیەکی ڕۆژنامەوەیاندا ڕایگەیاند داوامان کردووە شوێن تەرخان بکرێت تاوەک ئامێرێکی تایبەت بە سیتی سکان بۆ هەڵەبجە بنێرین. هاتین بۆ ئەوەی پیان بڵین کە شوێن ئامادە بکەن کە ئێمە جیهازێکی سیتی سکانی 64 سلایس ئەنێرین بۆ پارێزگای هەڵەبجە. هەروەها جیهازێکی دێکساسکانمان هەروەکو برای بەڕێزم دکتۆر ئازاد باسی کرد جیهازێکی دیکساسکانی تازەمان کردەوە. هەروە وەکو بینیتان سوپاس بۆ ڕێکخراوی شنەبای یابانی و وەزارەتی دەرەوەی یابان کە هەستاوە بە نەژۆنکردنەوەی ئەم نەخۆشخانەیە کە پێشتری شەر خۆیان دروستیان کردبوو. بۆیە من بەناوی وەزارەتی تەندروستیەوە پیرۆزبایی ئەو پرۆژانە دەکەم، پیرۆزبایی لەو 280 کەسە دەکەم کە دامەزراون هیوادارم کە خزمەتێکی باش بە شارەکەیان بکەن. سەنتەری تیشک لە هەڵەبجەدا بە نوێترین و پێشکەوتوترین ئامێر خزمەت بە هاوڵاتیان ئەکات. ئەم سەنتەرە بۆتە هۆکارێک گرفتێکی زۆر لەسەر هاوڵاتیان کەم کاتەوە. تاکە سنتەرە لە ناوچەکەیە کە توانوێتی لۆدێکی لۆد لەسەر هاوڵاتیان نێڵێت. ئەگەر پێشووتر نەخۆش بەهۆی نەبوونی ئامێری ئەمارایەوە یاخود بەهۆی نەبوونی سیتیسکانەوە یاخود بەهۆی نەبوونی دێکساسکانەوە ڕۆشت بێت بە سلێمانی ئەو ڕێگە دوورەی بڕی بێت و مەسرەفی کرد بێت و تاات بێتەوە و دیسان ڕۆشت بێتەوە بۆ وەرگرتنەوەی ئەشی ئەو راپۆرتەکە خۆشبەختانە ئەو لۆدە لەسەر نەخۆش نەماوە ئەو بڕەپارەیە بۆ نەخۆشە گەڕێتەوە ئەتوانین لە شارێکی خۆمانە بە باشترین ئامێری ئەمارای یەکونی تێسلاوە بە ئامێری دێکساسکان و سیتیەکی 64 تێسلا بتوانین نەخۆشەکان ببینن و کاروباری هاوڵاتیان جێبەجێ بکەین. ناخۆشخانەی مناڵان و مناڵبوونیش بابڕی $130,000 لەلایەن ڕێکخراوی شنەبای یابانی نۆژەن کراوەتەوە بۆ یەکەمین جارەوەڵی نەشتەرگەریەکەی ڕووپۆش بکرێت بە مادەیەک دژبێت بە باکتریا. و بۆ یەکەم جاریش لە سنووری بەڕێوەبەرایەتی هەڵەبجە لە هۆڵی نەشتەرگەری و هۆڵی مناڵبوون ڕووپۆشی ئەرزی ڤاینیل بەکارهێنرا کە دژە بەکتریایە و هەم ڕوویەکی جوان بە هۆڵەکانی نەشتەرگەریات. دەستمان کرد بەدام بۆ خزمەتی هاوڵاتیانەوە لە ڕۆژ یەکشەمەوە بیزات زیاتر دەست ئەکرێت بە خزمەتکردنی هاوڵاتیان و لێرەشەوە داوا لە هاوڵاتیانەکەین ڕوو لە نەخۆشخانەکەمان بکەن و بۆ ئەوی زیاتر خزمەتیان بکەین و بەڵێنی زیاتر و زیاتر خزمەتکردن بە هاوڵاتیانی شارە خۆشەویستەکەمانە دێت. پشکنین و گرتنی وێنەی تیشک لە سەنتەری تیشکی شەید محەممەد حەمەدەمین بێ بەرامبەرە بۆ کەمەندامان و بریندارانی چەکی کیمیاوی لە ڕۆژی یەکشەمەی هەفتەی داهاتووشەوە نەخۆشخانەی مناڵان و مناڵبوونی هەڵەبجە بە شێوازێکی بەرفراوانتر ئەخرێتە خزمەت هاوڵاتیانی سنووری پارێزگای هەڵەبجە. وەزیری تەندروستی حکوومەتی هەرێم بەڵێنیدا بۆ چارەسەرکردنی هەر گرفتێکی تەندروستی لە سنووری پارێزگاکەدا پشگیر و پشتیوان و هاوکار بێت تاوەک زۆرترین خزمەت بە هاوڵاتیانی ناوچەکە بکرێت. سەلاح جەمیل، کورسات نیوز، هەڵەبجە.